زیاتر لە 30 ساڵە بەنداوی دەربەندیخان ئەم ڕێژە بەرزەی ئاوی بەخۆوە نەبینیوە و زیاتر لە 2 ملیار مەتر سێجای ئاو لە بەنداوەکەدا گلدراوەتەوە. بەشی سەلامەتی بەنداوی دەربەندیخانیش سەرەڕای دڵنیاییدان لە سەلامەتی بەنداوەکە، بەڵام ناشی شارنەوە بەهۆی ئەو زیانانی بەربەشی سەلامەتی بەنداوەکە کەوتووە، ناتوانن ئاستی ئاو بەرز بکەنەوە. 3 ملیار مەتر مکعب ئاو دەگرێت، بەڵام ئەم ساڵێکی جیاواز بوو لە ساڵانی پێشووتر، چونکە بارانێکی زۆر باری ڕادەی بارانبارینی ئەم ساڵمان تا ئێستا 1269 میلیمەتر باران باریوە لە دەربەندی خان، کە ئەوەش ئەبێتە هۆی زیادبوونی ئەو سەرچاوە ئاویانەی کە دەڕژێنە ناو دەریاچەکەەوە و ئاستی ئاوی دەریاچەکەش بەرز بۆتەوە. ئەمڕۆ ئێستا کە من قسە ئەەکەم ئاستی ئاوی دەریاچەکەمان 481کە لە 485 بە نۆرماڵی بە یاریی پڕ دەبێ، بەڵام 4 مەتری ماوە. ئێمە ئەو 4 مەترە 1 مەتری تر ئاوی تێەکەین، چونکە کاریگەری بوو مەلەرزەکەش ئێمە هەر ترسمان هەیە لە سەریکە بۆ ئەوە بۆشاییەک دێڵینەوە، هەم لەبەر ئەوە هەم لەبەر ئەوەی کەوە ئەگەر بارانێکی زیاتر بارێ و ئاوێکی زیاترمان بۆ هات یاخود لە ئێرانەوە بەنداوەکان کرانەوە، ئێمە بتوانین ئەو ئاوەی کە دێ گلی بدەینەوە بۆی مەترسی بۆ خوار بەنداوەکە دروست نەبێ. بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و بەردەوامی بارانبارین و بەردانەوەی بەنداوەکان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە، بەشێکی زۆری کارمەندانی ئەم بەنداوەی خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە و بە شەو و ڕۆژ چاودێری وردی بەنداوەکە دەکەن. خەڵکێکی زۆر لە ئەکسپرتی ئەجانب و هەروەها عێراقی و ئەوانە سەردانی ئێمەیان کرد، تەنانەت ئێرانیش هەر هەمویان کۆک بوون لەسەر ئەوەی کە ئێمە ئەم بەنداوە ئەبێ بە خێرایی بەرزی نەکەینەوە، ئاسی ئاوەکەی بەرز نەکەینەوە، مامەڵەی بەنداوێکی نوێی لەگەڵا بکەین، بۆیە ئێمە توانیمان باڵانسی ئەوە ڕاگرین و نەمان هێشت ئاسی ئاوەکە بەرز بێتەوە. بەڵام بەهۆی ئەوەی کە ئێستا بارانێکی زۆر داباریەوە و ئاوێکی زۆر هاتو ناو بەنداوەکەەوە، ئێمە وردە ئاسی بەنداوەکەمان بەرز کردوێتەوە. ئێستا تقریبن ئاستی ئاوی بەنداوەکە 481 مەترە لە ئاسی ڕووی دەریاوە. ئێمە بۆمان هەیە تا 482 بەرزی کەینەوە بەپێی ئەو ڕێنمایانەی کە پێمان دراوە لە بەڕێوەبەراتی گشتی خۆمانەوە، تا 482 بەرزی ئەەکەینەوە، لەگەڵ ئەوەش 3 مەتر هێشتا هەر بۆ شاییمان ئەمێنێتەوە بۆ ئاو. ئاستی ئاوی بەنداوی دەربەندیخان ڕۆژ بە ڕۆژوو لە هەڵکشان دەکات و بەرپرسانی بەنداوەکەش دڵنیایی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوەڕاست و خوار و عێراق دەدەن. ئامادەی تەواویان بۆ هەر ئەگەرێکی نەخوازراو کردووە و بە هۆیەشەوە ملیارە مەتر سێجا ئاویان بە بەتاڵی هێشتۆتەوە. بەپێی گوتەی بەرپرسانی بەنداوی دەربەندیخان لە ساڵی 1970ەوە بەنداوی دەربەندیخانم ئاستا ئاوەی ئێستای بەخۆیەوە نەبینیە و دەرچەی ئاو و ڕێژنەی بەنداوەکەش هێندە ئاوی پێدانە ڕۆیشتووە. سەرەڕای ئەوەی کە ئەم ئاوە سامانی ژێرخانی ئاوی هەرێمی کوردستان دەوڵەمەندتر دەکات، بەڵام بۆ بەشێکی دری ماڵەکان مەترسی جدی دروست دەکات لەبەرەوەی ئاستی ڕووباری سیروان بەو هۆی بەردانەوەی ئاو لە بەنداوەکە هەڵدەکشێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، سەر بەنداوی دەربەندیخان.